بس دو استا يعني مرات كمتر اهتمام با مري كردي داتن كردي بريكوا كردي هم بابينا برسي بركم بلي مسألة كردي استمر عربي زۆر گەورە نابی بله مەڕی کوردی بەخۆی هەرچەند خزمەتی کەی گەورە دەبی ڕاست بەرخەکەشی مەسەلەدا وچی پێرا دەکا ئەگە عربی 100 کیلۆبی ئەوە لەوانێ جار هەیە ئەگە زۆی ڕاگری هەتا 160 دەڕوە اخا بس دن عالشي زور دخوا کابرا تویستە کابرا توگە مەسلوفی لە شتەکەت کرد بەس ئەو مەسلوفەشە دەداتەوە ڕاستە عربي وبزعم قرج قولتي شيء روشني ها عربی زووتر تێدەبی مەسلوفیشی کەمترە بەسی عربیەکە بە زۆری بەڕە عربی ئەگەر لە سەتان دەمەڕت کوشتەوە ئەو دەمەڕە سپەرچی نییە هەمووی جەرگۆناوی یەکسەر سەرەتانی دەین لە ژۆری ئەنێمە لەوانێ قوربانیان بەخوای ئەگەر 50 مەڕی کوردی بکوژیەوە یەک جەرجی تێک نەچووە بەس دەمەڕی عربی بکوژەوە هەر دەمەڕی عربی جەرجی تێک باشە ماحمەد ئێستا یەک لەو کێشانەیە هەیە مەسەڵەن کە خەرچی گوندی دەدوێنی دەرێکاکە گوندی ژوشی شار لاتە لەبەرەوەی هەمووی سیم کرا هەر بابە عادە خۆی سیم دەکا و سنووری خۆی سیم دەکاتن یعنی کو دەرێ مەسافەی بەخێوکردن لە وەرگا کەم بووە لێرەش ئەوە ئەو مشکلەیە ئەری وەڵڵاهی لێرەش برێت چیە مەسەلا عان لێرە ئەگە بێت و حکومەت ڕای نەگر بە بەو خودایی ئەتو یەک سێرت پێڕا ناژیرە ئەلەو گوندەی لەو گوندەی ئەلەو گوندەی ئەمە دەستخۆشی لە حکومەتەکەین ئەوها توندی کاو بەرزبەری نەدا ئەوە کو دەرێ خوا لەو قرار ڕاگە ئێستا ئەلێرە وەرە لوت مەسەلە بڕۆ هەتا ئاجۆمەران یعنی کابرا ئەگەر جێی خانێک خۆی نەبی بەڕاستی کابرا جێنێ لێدابنیش هەمووی سیم کرێە مەوداکە کو دەرێ تەسکرات و ساسکرات و ئێستاان ئەمە ئەنا ئەلێر ئەستا ماشەکە بێرە دابڕۆ ڕاست مەسەر ئێستاوە هەموو سیمە ئەو سیمە تێڕێ ئەیوانەکە هێشتی تۆوە ینی هەموو سیم کرێ ئەجا بشکارە گوتنی حکومەت باش بوو دەستخۆشی لە حکومەتەکەین ئیشەکانی بڕک تند کرد و دەنا بەخۆی ئەلعان یعنی جێنە بووت پێدا بڕووی لەگ لەو گازان ناگەڕی ماحمەد دائما مەردار زەنگوری لە ملی عیوان دێخێن ئەو زەنگور قڕقری تێدێخێن ناو ژۆکەی تێدێخێن ئەتو چیان تێ بەس زەنگورم لە ملی ئەو بزنە قوتەیە ئەو بزنە مسەیە ئەو بزنە سەک ملوێنێکە ئەو شاخیتە فەرقی زەنگور و قڕقر و ناوژۆکەی ئەو کارەش ئیویە ئەو کارە ڕەشسپیا ئەو کار ڕست فەرقی زەنگور و قڕقری چیە بە قوران زەنگورەکە دەنجی خۆشتە زەنگور زەردەیە قڕقر بەرمیلە دەڕواتن دەڕوا دەنجی زەنگوری دەڕوا ئەو زەنگورەش برێ لوچیە مەسەر شەوی عیوانی ڕادەدەی ئەبینی مارە شتێک لەگەڵ تەقەتەقی لە پێشت بیان ئەو عیوانە دەڕوا لەسەر شوانەکەی شەوی دەڕوا بەو زەنگورەی دەبینیوە لە چێن دەرێبی تەقەی دێ یەکسەر دەچی دەیبینی و ئەنی ئەو زەنگورە شتەشی زۆر جوانیش ئەگا هەر نەبینی هێواران دێ و تەقەتەق دێ وە دەزانین داخوا خۆشە ڕاستی ژیانی مەڕداری ژیانێکی خۆشە ئەرێ وەڵڵا هەڵبی ساغ بی بەو خودای مەڕداری برێکووە یعنی خۆشی مەرداری ئەگەر نەفەرت هەبی یعنی بەروبوومی مەرداری لە هەموو شتێکی خێری زیاترە ڕاست بەس ئەگەر پێت بەخێو نەکرێ یعنی پێت بەخێو ناکرد دەبی وازی لێ بینی وە ئاوەسە دەستخۆشی تو مادەم عەزت لێ کو دەرێ مارەسەی عەزی خۆت وەڵڵا یەلعان ئەمن بەو خودای ئێستا ڕۆژێ ئەو دەمەڕانە بەرەدەم لەگە ئەو بزنانە دەچم لە چیای نەفکر لەوەی ناکەوێ برێ خۆیان بەس چاوت لە سەدەوی مەڕەکەیە درت ئەوەندە خۆشە یعنی ئەو مەڕەت فکر و خیار و خەمت لە ناو قالبی نێری مەڕ شتێکی زۆر بێخەمە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم گوت هەموو مارێک دەبی مەڕەشی هەبی بزانە یعنی مەڕ بەرەکەتە لە کنەویش هەندە پیرۆز بووە ئەوە کەڕێ ئەوە کوڕیسە تەماشەکەی ئەوە کوڕە بەگوێ ئەوە کوڕە سپیە ئەوە کوڕە بەش سۆرە ئەوە کوڕە بەش ڕەشە ئەوە قولەیە ئەوە کەڕە سپیە تەماشەکە هەر یەک ئەوە کوڕە ڕەشە ئەوە کوڕە کەویستارە ئەودا هەر یەک لە قەمەچی هەیە